دواگفتوگوی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر ڕەوشی پەنابەران لە بەریتانیا بە تایبەت دوای پاڵپشتیکردنی دادگا لە بڕیاری حکوومەتی بەریتانیا بۆ ناردنە دەرەوەی پەنابەران و ناردنیان بۆ ڕواندا. دادگا لە بەریتانیا پشتیوانی ئەم بڕیارەی حکوومەتەکە. ئەمە تا چەندە حکوومەتی بەریتانی دەستواڵاکە لەوەی کە پەلە بکات لە بڕیارەکە لە جێبەجێکردنی بڕیارەکە ئایتر هیچ ڕێگریەکە مێنێ لە بەردەم حکوومەتی بەریتانیا لەوەی کە ئەم بڕیارە جێبەجێ بکە. قسە لەسەرەوەکەین کە ڕۆژی پەنابەران لە بەریتانیا چۆنە، بابەتی گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک محسین حەمەکە بەڕێزیان لە بەرمینگامەوە لەگەڵمانن، شارەزان لە کاروباری بەریتانیا. کاک محسین سڵاو لێبێ، ئەم کاتەوە باش. ئەم کاتەوە هەم کاتێکی ئێوە و بینەرانی بەڕێزیش باش. زۆر سپاس. ئەگەر پێم بڵێ ینی پاڵپشتیکردنی یاسا و دادگا لە بڕیارەکەی حکوومەتی بەریتانیا بۆ ناردنە دەرەوەی پەنابەران کە ڕوو لە وڵاتاکەن بۆ ڕواندا، ناردنی پەنابەران بۆ ڕواندا، ئەمە تا چەندە حکوومەتی بەریتانی دەستکراوەترەکە دەسوڵاترەکە بۆی پەلە بکە لە جێبەجێکردنی ئەو بڕیارە؟ بەڵێ ئەم بڕیارە ئەمە یەکەم جار نییە بەریتانیا ئەو بڕیارە بات لە چەند مانگی ڕابردووشە ئەم بڕیارەیە، بەڵام ئەوە بوو کە ڕێکخراوی مافی مرۆڤی وڵاتانی ئەوروپا ڕێگری کرد لەو کارە. ئێستا دیسان ئەم جارە ڕیشی سوناک هەر لە سەرتاوە کە هەوڵیەدا بێ بە سەرۆکوەزیرانی ئەم وڵاتە ئەم بەڵێنەی بە خەڵکی بەریتانیا بەڵێنی بە شەقاما بوو لەبەرەوەی ناڕەزایەکی زۆر هەیە لەسەر هاتنێکی شەپۆلێکی زۆری پەنابەران بۆ ئەم وڵاتە. ئیترەوە بوو لە سێنزەی ئەم مانگە ئەم بڕیاری لە دیسانەوە لە پەرلەمانی لە دادگای باڵای بەریتانیا سەرکەوتنی بەدەستهێنا و کە دادگاش پاڵپشتی لەم بڕیارە کردکەوە جارێکی تر ئەم باسە بێنێتەوە ناو پەرلەمان و بڕیارەکە جێبەجێ بکرێت. بەڵام ئەوە مانای ئەوە نییە کەەوە بە چەند ڕێچکارێکی یاساییە بێ بڕات دەبێت دیسان بچێتەوە پەرلەمان و ئەنجومەنی پیرانی ئەم وڵاتە و طبعاً ئەمە شەر بە ئاسانی نابێت بە تانێ لێ ئەدرێت و لە ڕێگەی ئەو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ئەو ڕێکخراوانەی کە داکۆکی لە پەنابەرەکەن و لە چەند پارێزەر هەیە چەند کەسانێکی خۆبەخشن کردن بوارە ئیشەکەن کە ئەمە بە نایاسایی ئەزانین. باشە کاک محسن، بە شێوەیەکی گشتی ڕەشی پەنابەران لە بەریتانیا چۆنە ئێستا؟ ینی ڕێکاری توندیان بەرامبەرە گیرێتە بەر، مامەڵە حکوومەتی بەریتانی گۆڕاوە لەگەڵ پەنابەرانەکە ڕوو لە وڵاتاکەن؟ بەڵێ لە چاو ساڵانی ڕابردووە بە شێوەیەکی زۆر زۆر گۆڕاوە. ئێستا جاران کە پەنابەرە هاتەم وڵاتە ماوەی مانگێک بۆ 2 مانگ لە هوتێل یان لە هۆستێڵەکان ئەمایە و دوای ئەگوازرانەوە بۆ خان و یاخود شوێن و ڕێگەی خۆیان پێدرا. بەڵام ئێستا پەنابەر هەیە نزیکەی 2 ساڵە یان زۆربەی لە ساڵێک بۆ سەرەوە کە لە ئوتێلەکان ئامێنەوە ئەو خواردانەی کە ئاندنێ وەکو پێویست نییە. ئیتر پەنابەرانی تووشی بێزارێکی زۆر کردو بەڕاستی. باشە کاک محسنەوەی کە ئاگدار بن بڕیاری ناردنی پەنابەران بۆ ڕواندا هەموو پەنابەرانەگرێتەوە یان لە نێوانیشدا تەمەەن ڕەچاوەکرێ خێزان ڕەچاوەکرێ ئایا منداڵ ئەوانی کە پەنابەرن بەڵام لە خوارەژدە ساڵەوەن؟ خۆی ئەم بڕیارە تەنها بۆ ئەو کەسانەیە کە لە سەرەتای ساڵی 2022 داخلی بەریتانیا بوون و ئەمە هەموو کەسێک ناگرێتەوە، مناڵ ناگرێتەوە، ینی کەسانی خوارد تەمەەن 18 ساڵ، خێزان ناگرێتەوە کە خێزان و مناڵیان لەگەڵا بێ، یاخود ئەو کەسانێک کە نەخۆشن یاخود خاوەن تێداویستی تایبەتن ئەو کەسانە ناگرێتەوە. باشە کاک محسن، بەڕای تۆ بۆ هاوڵاتیان بە شێوەی زۆرتر ڕوو لە بەریتانیاکەن پەیوەندی بە چیەوەیە؟ ژیان لەوێ ئاسانترە یان جیاوازترە لە وڵاتانی تر؟ وەڵاهی ئیتر پرسیار لە پەنابەران بکرێت، بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو ئەو فترەی کە ئێمە لێرە بووین و تەنها بواری ئابووریە و بواری داراییەکەوە بەریتانیا ئیشی زۆری هەیە و پێویستی بە خاوەن پیشێ، پێویستی بە
خەڵکە لە بواری ئیشکردندا لە هەموو جۆرەکانە. تر هەر ئەوە شەوای کردووەکەوە هەندێک ئاسانکاری هەیە لێرە لە وڵاتانی تری ئەوروپایان نییە، ئەوە شەوای لە خەڵک کردووەکەوە ڕوو لە وڵاتە بکەن بە شێوەیەکی بەرچاو. باشە. کاک مەحسن، ئێستا وەکو دەزانین وڵاتانی ئەوروپا گرفتی سەرچاوەی وزەیانەیە بۆی شەڕی ئۆکراینە لەگەڵ رووسیا. ئێستا ڕووشیا وڵاتیان لە بەریتانیا چۆنە؟ یعنی خێزانەکان هاوڵاتیان بەگشتی تا چەندە حکوومەت دامیانەکە لە بەرامبەر بەرزبوونەوەی نرخی شتومەکان. نرخی شتومەک ڕوو لە بەرزبوونەوەیە چۆن ئەگەر تۆزێک باسی ئەومان بووی؟ بەدڵنیایی و ڕەوشی هاوڵاتیان لە ئێستا زۆر خراپە، بە تایبەتی لەم زستانە لەبەرەوەی خۆتان نەزانن وەکو خۆت ئاماژت پێدا بەهۆی شەڕی ئۆکرانیا و رووسیاوە فشارێکی زۆر لە دەوڵەتانی ئەوروپا هەیە لە کەمبوونەوەی وزەیە و هەڵاوسانێکی یەکجار زۆریش ڕووی لە بەریتانیا کردووە کە نرخی شتومەک بە شێوەیەکی بەرچاو لە 150 بۆ سەرەوە زیایی کردووە، بە تایبەتی نرخی کارەبا و گاز. بەڵام بە حکوومەتی بەریتانیا تا حدێک تۆزە یارمەتی ئەو کەسانی یاوە، تۆزێک یارمەتی هاوڵاتانی یاوە کە مانگانە مەسەرەن 66 پاوەنەیە لە بۆ بێڵەکە، ئەوانەی کە مەسەرەن لە بانکە و پارەکە دەن ڕاستەوخۆ کۆمپانیاکە ئەو پاریان بۆ ئەگەڕێتەوە و ئەوانش کە بە شێوەی کارت کە کارەبا ئەکڕن لە بازار باوچەر بۆیان ئەندێتە ماڵەوە. بەڵام ئەوە بەشی ئەوە نییە بەڕاستی کەەوە وەلو فشارێکی کەمەکاتەوە لەسەر شانی هاوڵاتیان، بەڵام بەو شێوەیەش نییە. باشە. کاک مەحسن، ئێستا وڵاتیان لەوێ بۆ خۆ گەرمکردنەوە و ئەوە بە بڵین ئێسۆکو دەزانین سەرماکەم ساڵ جیاوازتری وترێ شەپۆلەکانی سەرما بەهێزترن. هاوڵاتیان بۆ سەرچاوی وەکو سەرچاوی وزە پشت بە چییە بەستن؟ هەر کارەبایە؟ وەڵی کارەبا لێرە زۆری گازە، ئەم سنترال ینی تدفیعی مرکزی ماڵانە بە سەرچاوەکەی گازە، بەڵام بە هەموو شێوەیەک هانی هاوڵاتیان درێکەوە بتوانن لە کاتی زۆر کارەبا بەکارنەهێنن کەمیکەنە و داوا لە هاوڵاتیانەکەن وەکو هەموو ئەوروپا داوا لە هاوڵاتیانەکەن کەەوە تا ئێستا بە شێوەیەکی بەرچاو خەڵکی ڕۆچاوی ئەوانە کە هەم لەبەر گیرفانی خوان و هەم لەبەر باری ئابووری خوان هەم لەسەر فشاریش لەسەر حکوومەت داوایان لەکەکەوە تا ئێستا لە 120 کەم کراوەتەوە بە ژێری هەواڵەکانی کە لێرە باس دەکرێت و تەنها ئیتر دار و شت نییە لێرە کەمێک هەیە، کەم ینی ماڵێکی کەم هەیە کە بتوانن دار بەکاربێنن، حتا نرخی داریش گران بۆ لێرە لەم ساڵە لەبەرەوەی خەڵکێکی ئەوانێکەوە شوێنیان هەیە یاخۆ شوێنی ئاگرکردنەوەیان هەیە لە ماڵەکانیانە ڕوویان لە دار و ئەو شتانە کردو. بەڵام ئێستش گەرمکردنەوە تەنها گاز و کارەبایە. باشە. کاک مەحسن، وەکو دواپرسیار بەڕێزت لەوێی ڕەنگە ژمارەیەکی گەنج ئێستا خەونی ژیانی خۆی لەسەر بەریتانیا بنیاد نابێ، قسە چییە بۆیان؟ یعنی ڕێگەی قاچاق و پڕمەترسی بگرنە بەر بۆی بگەنە ئەوێ یانەوەی ئێستا ژیان لەوێش قورس بووە؟ وەڵا بەدڵنیاییەوە ژیان لێرەش قورس بوو، بەڵام من داوا لەو گەنجە بەڕێزانەکەم وە لەو هۆکاری سەرەکی هۆکارەکە وڵاتی خۆمانەکەەوە خەڵک بێکاری و بێ پیشەی و بێ ئەزمموی بێ قانونی حکوومەت یاخود نەیتوانی و هەلی کار بۆ گەنجان بدۆزێتەوە و گەنجانێکی زۆر مەسەرەن ساڵانێکی زۆرە خوێندنی تاوا کرد و هەلیکاری بۆ نەدۆزراوەتەوەی تر ڕۆیان لە ئەوروپا کردو. بەڵام من داواکارم ئەگەر بتوان وەلو ئەمە قورسە بەڵام بە شێوەی یاسایی بێنە ئەم وڵاتە، لەبەرەوەی کەس نایهەوێ دایک و باوکی جەرێک سوتاو بکرێت، کەس نایهەوێ مناڵ بێ باوە بکرێت. بەڕاستی ئەم شێوازی هاتنە بەبەلەم و بەچووک و ئەم شتانە بەڕاستی ڕێگەیەکی زۆر سەخت و زۆر ترسناکە، بە تایبەتی لەم کاتانەیەکەوە وەرزەکانی سەرما زیایی کردو و باران و لافاو زیایی کردووە.
و قاچاقچیەکانیش طبعاً ئەوان گوێ نایەن ئەو شتانە، ئەوان بازرگانی بە مرۆڤەوەکەن تەنها بۆ پڕکردنی گیرفانەکانی خۆیان. دەست خۆش بێ کاک محسن، سپاس کە لەگەڵمان بووی لە بەرمینگام و لە بەریتانیا. سپاس بۆ زانیاریەکانت، زۆر سپاس کە لەگەڵمان بووی.